سەرشاخی بەمۆ لە سنووری ناحەی مەیدانی ئیداری گەرمیان خاوەن ژینگە و سروشتێکی تایبەت بە خۆیەتی. داری قەزوان یاخود دارەبەن خەڵکیش بە داربنێشتەکان ناوی دەبەن ناوبانگی زیاتری بە ئێرە بەخشیوە. بۆ تێگەیشتن لە نیگەرانی ژینگە دۆستان لەگەڵ نەبەزهۆرێنی کە ژینگە پارێزێکی ناوچەکەیە دەچینە سەر شاخی بەمۆ بۆ ناو سروشتی دار قەزوانەکان. لە نیشتیمانی داری قەزوانم یاخود دارەبەن لە سەر چیای بەمۆ کاریگەریە سروشتی و مرۆیەکان وای کردووە ئەم سامانە گرنگەی نیشتیمانەکەمان وردە وردە بەرەو لە ناوچوون بڕۆن. بەهۆی ئەو گۆڕانکارە ژینگەی و کەشوهەوانەی کە ڕووی لە ناوچەکەمان کردووە. نەبەست دیمەنی وێرانبوونی ژینگەی ناوچەکە و ئەو چارەنووسە خراپەی پیشانداین کە یەخەی بە دارقەزوان و بنێشتەکان گرتووە و ئەو نیگەرانە لەوەی ئەم سامانە سروشتیە بەرەو لە ناوچوون دەڕوات. زۆر هەژار لە ڕووی ستانداردی نێودەوڵەتی ڕێژەی ڕووپۆشی سەوزاییەوە. دارەکان توانای سروشتی خوانیان لە دەستداوە لەبەر بەرزبوونەوەی پلەی گەرمی، درێژبوونەوەی وەرزی هاوین، کەمبوونەوەی دابارین، گۆڕانکاری لە کاتەکانی دابارینە، ئاگرکەوتنەوە لەلایەن مرۆڤەوە، هەروەها دیاردەی خۆڵبارین، زۆربوونی ڕەشەبا، گۆڕانکاری ئاراستەی باکان. ئەمانە هەمووی کۆمەڵێک هۆکاری سروشتی و مرۆیین کە وای کردووە ئەم دارانە تووشی لاوازی بن ئەوە تا بەشێکیان بە تەواوەتی وشک بووە، بەشێکیشان لەوەدایە کە وشک بن ئەگەر بێت و ئەم ساڵیان ساڵێکی تر کاری بنێشت بکرێت لە ئەم دارانە بە تەواوەتی وشکە بن. با بڕوای نەبەز هۆکارەکان هەرچیەک بن نابێ ئەم ژینگەیە وێران ببێت و پاراستنی سروشتەکەش دەخاتە ئەستۆی حکوومەت و دانیشتوانی ناوچەکە. یەکێک لە هۆکارەکانی لە ناوچوونی داری قەزوانەکان هۆکاری مرۆیە. ئەویش بریتە لە کردداری بریندارکردنی ئەم دارانە وەکو چۆن ئەتوانی بڵێ ئاوچنی ئەەکەی. ئاوی لەشی دارەکە ئەگرن ئەمە شوە ئاکات دارەکە وردە وردە لاوازە بێت و لە ناوەچێت. بە دەنگەوە هاتن بۆ قسەی ژینگە دۆستان هەیە و دارستان و پاوانی گەرمیان لیژنەی پێکێناوە و سزایە و کەسانش دەدەن کە سەرپێچی بڕیارەکان بکات. ئێمە لە ڕێگەی بەڕێوەتی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیانەوە هەر کەسێک بێتە بەردەستمان کە قاچاق مامەڵی کردوێ بۆ دارانەوە بە هەر شێوازێ بێ ئێمە هەر ڕێکارێکی یاسایی بەرامبەری ڕیاسا ڕێگەمان پێوەدا بەرامبەری سەرپێچی کار ئەگرینە بەر. سەرشاخی بەمۆ خاوەن هەزاران داری قەزوانە و جگە لەوەش ئاژەڵ و گیاندار و باڵندە کێویەکانیش خانە خوێی سروشتەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، سەرشاخی بەمۆ.